شاری هەولێر خولێکی تۆپی بالا بۆ بەناوی پێنج جوانە مەرگەکەی تۆپی بالا بۆ 20 تیپ کرایەوە. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو پێنج جەریزانی تۆپی بالا لە یەک کاتدا و با ڕووداوێکی دڵتەزین لەسەر ڕێگەی هەولێر بۆ کۆچی دواییان کرد وەک یادکردنەوەیەک بۆیان خولێکی یاریەکە بۆ 20 تیپ کرایەوە. خولەکە شاوانە لە نێو یاریگای زانکۆی جیهان ئەنجامەدرێوەتیوە بەشداربووەکان بەسەر 4 کۆمەڵە دابەش کراون. بەشێکی زۆر یاریزایان یانەکانی خولەکانی عراق بەشداریان تیا کردووە. خەڵکێکی زۆری جە چواردەوری یاریگا ئامادەن بۆ چێژۆرگرتن لە بینینی دیمەنی یاریەکان. پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە گشت مسلمانانی کوردستان دەکەم بە بۆنەی مانجی ڕەمەزان هەستان خولەکی بکەینەوە خولەکێکی جوان بە بۆنەی شەهیدانی ئەو پێنج جوانە مەرگەی بەڕاستی کارەسات بوو بۆ هەموو کوردستان لە یەک وەخت و لە یەک چرکە پێنج کەس دەست بدەیت لە بۆمە زۆر زەحمەت بوو چکە ئەوانە برایمە بوون دۆستی مەبوون هەموو کەسی مەبوون کە ئێستاش ئەو شتەکە ڕوویدا هەستان ناچار بووین خولکێک بکەینەوە بە ناوی شەهیدی پێنجی جوانە مەرجی کوردستان. ئێستاش ئەمە ئەو خولا 20 تیپە بەشداریان کردووە لەو 20 بە زەوجیە هەر بەخۆی ڕۆژێ دوو گەمە دەڕوا لەبەرەوەی دەبا دەمانەوێت پێش جەژن تەواوبی. هیواداریشم دەورێکی تاموچێژ و خۆش بڕوە بێ مەشاکل بێ ئاژاوی هەلە بە خاتی ئەو پێنج شەهیدەی جوانە مەرگەی. خولەکە بۆ زانکۆی جیهان کرایە بەڵام دەستخۆشی لەکە مامۆستا کەمال و مامۆستا بەرزان دەکەم کە ناوی خولەکەیان گۆڕی بۆ پێنج جوانە مەرگەکەی یاریزانی بالای نادی بنەسڵاوە کە لە ڕێگای کۆیە سلێمانی هەولێر تووشی ئەو حادسەیە بوون. وەڵای هەرومان پێ دەوترێ خوا سەبووری دایک و باوکیان بدە. خۆی خولی تۆپی بالای کوردستان هەر نەکراوە چەند ساڵە نەکراوە بگرامە تەشجیعێکە بۆ خۆلی بتوڵەی کوردستانەکان کە دەکرێتەوە. ئێستا سەیری کە یاریزانێکی کورد چەند ئێستا 20 نادی لەم خولەیە بەشداری کردووە کە هەمووشی کووردە مەجموعەیەکی کەم عەرەب بەشداری تێدا کراوە. داخێک بۆ یانە کوردەکان کە یاریزانی کورد بەکار نایەنەوە کە ئامانجی سەرەکیمان وڵاتەکەی خۆمان بێ بەداخەوە.